دەتوانم بڵێم هەموو ئەو خەڵکەی کەوا داوت فەڕەنسا بەربژێرە و براوە دەبێت و پاڵەوانی مۆندیالە دەتوانم بڵێم ڕاست بوون. بەڵام ئیسپانیا هات هەموو ئەو مەنزومە بیرکردنەوەی تێکدا لە خاڵی لاوازی فەڕەنسایدا کە نهێڵی ناوەڕاست بوو. ئێمە زۆر جار مەسەلەن لە ڤیدیۆکانمان لە پۆدکاستەکانمان هاواری ئەومان دەکرد قسەمان دەکرد دەماوت فەڕەنسا ناوەڕاستی نییە. فەڕەنسا تەنیا هێڵی پێشەوەی باشە لەگەڵ دوو دڵە بەرگریەکەی کە ئۆپمیکانۆ و سالیبانە. دەماوت خاڵی لاوازی فەڕەنسا هێڵی ناوەڕاستە بەڵام چۆن دەڵێن یاریەکمان نەبینی کە وەکو یاریەکەی ئیسپانیا بە بیسەلمێنی و نیشانماندا و فعلەن قسەکان ڕاستە کە هێڵی ناوەڕاستی فەڕەنسا زۆر خراپ بوو. ئیسپانیا تەنیا بە هێڵی ناوەڕاستی فەڕەنسای کوشت. کاگلیس پێش یاریەکە باسیۆم کرد من وتم ئەگەر فەڕەنسا بیەوێ لە ئیسپانیا باتەوە پێویستە ئەو چوار هێرشبەرەی یاری نەکەن. نابێ ئەو چوار هێرشبەر یاری بکەم مەبەستمەوە لە چوار هێرشبەرەکە دیمبێڵی و ئۆلیسێ و بارکۆلا و مەسەلەن هیچ نەبێت 4-3-3 بێ. 4-3-3 بێ کاکات و ئیسپانیا بە ناوەڕاست بەناوبانگە 2010 مۆندیالی بە ناوەڕاست برد 2024 کە یۆڕۆی برد ڕۆدری باشترینی ئیسپانیا بوو کاکە. ڕۆدری باشترین بوو یانی چی ئەگەر یاریزانێکی ناوەڕاست با قسەکەم بکەم یانی ئەگەر یاریزانێکی ناوەڕاست بێ باشترین یاریزانی یانەکە هەڵبژاردەکە یانی ناوەڕاستەکەی بەهێزە. بە چ عەقڵێکەوە دیشام تۆ هاتی بە دوو ناوەڕاست بەرامبەر ئیسپانیا یاری دەکەی. یانی دەمێت دوو ناوەڕاستەکە شێت چاومینی کە زۆر باش نییە یان دەتوانێت یاریزانێکی تەپە ڕابێتش خراپە ڕابێت لەو باشانە نییە هەر بڵێ خراپە هەر بڵێ خراپە ڕابێت لە دیمەنێک شانی کارتی سوور و کارتی سووری پێ نەدرا و ئۆلیسێکی شانی کارتی سوور و کارتی سووری پێ نەدا. یانی ناوبژوان زۆر خاتریشی گر خاتری فەڕەنسای گر بەڵام هیچی نەدەویست. فەڕەنسا ون بوو فەڕەنسا قفل کرا بوو. گاگلیس ویستم باسی تەکتیکێکی دیشان بکەم. ئەو تەکتیکی دیشان بەکاردێنە لە یاریە بڕوا بکە ئەوانەی کە لە فیفا دەکەن ینی یاری ئەلکترۆنی دەکەن دەزانن یاریزانێکی ناوی پیتیت ئایکۆنی تۆپی پێەیە لە سەرەتای دەستپێکردنی یاریەکردنی لێفتباک بوو ینی بەرگری باڵی چەپ بوو بەڵام هێواش هاتە ئیرتیکاس دیشام چی کرد بوو کۆندێ و لوکاس دین لە کاتی هێرشکردن هەردووچیان دەبوون ئیرتیکاس لە بەرگری دەچنەوە باڵی خۆیان بابە ئەو تەکتیکە زۆر کلاسیکە کاگلی زۆر کلاسیکە زۆر کۆنە ئەم ڕقم لەو تەکتیکە کۆنان دەبتەوە بەرامبەر چێ لە کاتێک دەکەت و لامین یاماڵت هێرش ینی ئەو فکرە کلاسیکانە لادا گواردیۆلا بەکارهێنا دانیلۆی لە ڕیال مەدرید برد خستی لە ئیرتیکاس ئەپۆن دانیلۆ کە چووە لە ڕیا بوو بزەبت چووە مانچستەر سیتی هینای لە ڕایت باک بوو دانیلۆ بەرگری باڵی ڕاست بوو هێنای لە ئیرتیکاز یاری پێ کرد بەڵام سەرکەوتوو نەبوو.